لەبەرەوەی ئەگەر تەماشا بکەی زیاتر لە 1000 کۆگای لێرێرە ئەگەر ئاگری بگرتە کارەساتێکی گەوراخۆ مقدم چەند تیمتان لێرە بەشدارن لە کۆڕکردنی ماگران زیاتر لە 10 تیممان لێرە بەشدارە. باشە هۆکارەکەی دیار نییە؟ هۆکارەکەی ئەوە کارگەی دروستکردنی مافورە دیارە شەو ڕۆژ ئیشەکەن لێرە ئەو مەکینانەکە ئیش پێکەن لە ژوورەوە لە کاتی ئیشکردنە ئاگری کەوتەوە هیچ مەردێکی سەلامەتیشی نەبووە بیکوژێنەوە هەتا تیمەکانی ئێمە گەیشتن هەرچەند تیمی یەکەممان ئێمە بە 5 خولە گەیشتێرە بەڵام لەبەرەوەی مەوادەکان زۆربیان زوو گڕەگرن هەمووی خوری و هەمووی لایلۆن هەموو ئەو پلاستیک ئەو شتانی کە ریسایکلین کراوەتەوە بۆ مافور زوو ئاگرەکە تەشەنێ کرد و دای ئەو کۆگای تەنیشتی ئەوی شارت کۆگای سلوبەرگە بەداخەوە هیچ زیانی گیانی و بریندار زیانێکی گیانی نەبوو. ئێستا قۆناغی ینی کۆنتڕۆل قۆناغی سارکردنەوەی ئێمە لەبەرەوەی چواردەوری ئێرە هەمووی کۆگایە ئێمە ڕێگریەکی تەواومان کرد هەموو تیمەکانمان هاتە ئێرە بۆ بەڕێوەبەری بەرگری شارستانی خۆشی لێرە بوو زیاتر ئێمە تەرکیزمان کردە سەر ئەوەی کەوە هیچ کۆگایشکە ئاگر نەگرێت لەبەرەوەی تەماشا بکەی زیاتر لە 1000 کۆگای لێرێرە ئەگەر ئاگری بگرتە کارەساتێکی گەوراخۆ.